بینەرانی بەڕێزی بەرنامەی گزینگ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش دیسانەوە بە ئەڵلقەیەکی دیکە لە زەنجیرە ئەڵلقەکانی گزینگ هاتوونەتە خزمەتتان هیوادارین تا کۆتایی بەرنامەکە هاوڕێمان بن. هەروەک ئاگادارن و لە هەواڵەکانیشدا هاتووە سێ بنکراوی سیاسی کوردی خەڵکی شاری مەهاباد بە ناوەکانی سابیر شێخ عەبدوڵڵا، حسێن عوسمانی و دیاکۆ ڕەسوولزادە لەلایەن لەقەیەکی دادگای ئینقلابی شاری مەهابادەوە بە دادوەری ئەحمەد جەوادیکیا بە تۆمەتی محاربە لە ڕێگەی دانانی تەقینەوە و هەروەها ئەندامیەت لە کۆمەڵە بە ئیعدام محکوم کراون. مستەفا باوکی سابیر شێخ عەبدوڵڵا لەمبارەوە وتوویەتی سابیر لە زیندانەوە تەلەفۆنی کرد و وتوویەتی کە سزای ئیعدامی بەسەردا سەپاوە کە دووە بە دوای ئەم هەواڵە ئێمەش بەرەو دادگا ڕۆیشتین، بەڵام تاکو ئێستاکەش بە شێوازی باوەڕ پێکرا و وەڵامێکمان وەرنەگرتووە. ناوبراو لەبارەی پشتڕاستکردنەوەی هەواڵی دەرچوونی سزای ئیعدام بۆ کوڕەکەی وتوویەتی من هەواڵێکم نییە و نازانم ئەم هەواڵەش لە خودی سابیرم بیستووە و تا ئێستا بۆ هەر شوێنێک سەرمانداوە وەڵامێکی ئەوتۆمان وەرنەگرتووە. لەلایەکی دیکەوە معروف عوسمانی برای حسێن عوسمانی بە کانونی پارێزەرانی مافی مرۆڤی وتووە ئێمە بە شێوازی فرمی هیچ هەواڵێکمان وەرنەگرتووە و تا ئێستا سەردانی هیچ شوێنێکمان نەکردووە و تەنیا لە ڕێگەی یەکێک لە ڕفیقەکانی براکەم لە زیندان ئاگاداری وەها هەواڵێک بووین. ئەمە لە کاتێکدایە کە وەزارەتی ئیتلاعاتی کۆماری ئیسلامی ئێران لە 28 گوڵانی 1393 هەتاوی بە دەرکردنی ڕاگەیاندنێک هەواڵی دەستگیرکردنی چەندین شارومەندی کورد کە گوایە پەیوەندیان بە کۆمەڵەوە هەبووە بڵاوی کردەوە. لە هەمان ڕێکەوت ماڵپەڕێک بە ناوی بۆڵتۆن نیوز، یەکێک لە ماڵپەڕەکانی سەر بە ئیدارەی ئیتلاعاتیش لە راپۆرتێکدا بانگەشەی ئەوەیاندا کە گوایە 2 نەفەر لەم هاوڵاتیانە هەڵاتون و 3 کەسی دیکە بە ناوەکانی دیاکۆ ڕەسوولزادە، حسێن عوسمانی و سابیر شێخ عەبدوڵڵا لەلایەن هێزەکانی سەر بە ئیدارەی ئیتلاعات دەستگیر کراون. ئیدارەی ئیتلاعاتی کۆماری ئیسلامی لەم بارەوە ڕایگەیاندووە کە بەندکراوانی ڕێکەوتی سیویەکی خەرمانانی 1389 هەتاوی لە کەسانێکن کە هۆکاری دانانی تەقینەوە لە نێو ئەو ژن و منداڵانە بوون کە بۆ دیتنی ڕێوڕسمی ڕژەی هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامی لە شاری مەهاباد لەسەر شەقام ڕاوەستا بوون. ئەم تەقینەوەیە بوو بە هۆی کوژرانی 12 نەفەر و هەروەها برینداربوونی زیاتر لە 40 نەفەری دیکە. جێگەی ئاماژەیە دوا بە دوای ڕوودانی ئەم تەقینەوەیە لە هەمان ساڵدا واتە ساڵی 1389 هەتاوی عەبدوڵڕەسوول مەحمودیابادی یەکێک لە کەسانی پلەبەرزی سپا لە وتووێژێک لەگەڵ هەواڵنێری فارس ڕایگەیاند بوو کە ژمارەی 30 کەس لە بەڕێوەبەرانی سەرەکی و ئەسڵی ئەم تەقینەوەیە کوژراون. هاوکات محەممەد خاکپور فەرماندەی ئەو کاتی نیروی زەمینی سپاش هەواڵی کوژرانی بەڕێوەبەرانی ئەسڵی و سەرەکی تەقینەوەکەی مەهاباد لە تێکەڵچوونێکی چەکدارانە ڕایگەیاندووە. بەڵام لەلایەکی دیکەوە حسێن عوسمانی هاوڵاتی کوردی خەڵکی شاری مەهاباد و تەمەن 50 ساڵ کە ناوبراو خێزانداریشە لە دوای نیوەڕۆی ڕۆژی 12 ڕەشەمەی 1392 هەتاوی لە ماڵەکەی خۆی لەلایەن هێزەکانی سەر بە ئیدارەی ئیتلاعات بە بێبوونی هیچ حکمێک دەست بەسەر دەکرێت. هەروەها سابیر شێخ عەبدوڵڵا یەکێکی دیکە لەم سێ شارومەندە زیندانی کراوەیە کە لە شاری مەهاباد دەستگیر کراوە. ناوبراو خەڵکی شاری مەهاباد و خوێندکاری ترمی ئاخری کارناسی باڵای بیمە لە زانستگای عەلامەی تەباتەبایی تاران بووە کە لە 24 ڕەشەمەی 1392 هەتاوی دوای گەڕانەوەی بۆ مەهاباد لەلایەن مەئمورانی ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارە قۆڵبەست دەکرێت. هەر بەپێی ئەم باسانە تەوەری ئەم جارەی بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ قسە و باسێکی زیاتر لەسەر ئەم بابەتە. هەر بم بۆنێشەوە لە ڕێگەی سکایپەوە وتوێژێکمان کردووە لەگەڵ بەڕێز ئیسا سەعیدە، چالاکی پێشووی خوێندکاری. بەڵام وەکو نەریتی هەمیشەیی بەرنامەکە گوێبیستی چەند هەواڵێکی خوێندکاری دەبین و دواتر دەگەڕێنەوە لاتان. ناڕەزایەتی مامۆستایانی خوێندگاکان لە کوردستان و ئێران بەڕێوە چوو. ڕۆژی پێنجشەممە 27 خاکەلێوە کۆمەڵێک بەرچاو لە مامۆستایانی کورد لە چەند شارێکی کوردستانی ڕۆژهەڵات لە بەردەم ئیدارەی پەروەردەی شارەکانی کوردستان دەستاندایە کۆبوونەوەی ناڕەزایەتی. بەپێ هەواڵەکان ڕۆژی پێنجشەممە لە شارەکانی کرماشان، ئیلام، ورمێ، سنە، سەقز، دیواندەرە، بۆکان، مەریوان، مەهاباد، کامیاران و سەردەشت مامۆستایانی کورد شان بەشانی شارەکانی دیکە ئێران بەهۆی خراپی باریژیان و گوزەرانیان دەستیان کردووە بە مانگرتن. هاوکار لەگەڵ ناڕەزایەتی دەربڕینی مامۆستایانی شارەکانی کوردستان لە شار و پارێزگاکانی تاران، خوراسانی ڕەزەوی،
خۆراسانی باشوور، خۆراسانی باکوور، شیراز، ئەهواز، سیستان و بەلوچستان، هەمەدان، یاسوج، یەزد، فەلاوەرجان، قەزوین، زەنجان، تۆرس، بوشهر و یاسوج و شاری کورد و چەندین شاری دیگەی ئێران مامۆستایانی ناڕازی لە ناڕەزایەتی بە بارودۆخی کاریەکەیان کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا مامۆستایانی کورد هاوڕێ لەگەڵ مامۆستایانی سەرتاسەری ئێران و بە نیشانەی ناڕەزایەتی دەربڕین بە دۆخی نالەباری ئابووری و ژیانی خۆیان چەندی جارمانیان گرد و خوازیاری کۆتایی هێنان بە هەڵاواردنی کاری حکوومەت لە هەمبەر مامۆستایان بوون. لە مەهاباد ڕێگە بە بەڕێوەچوونی ڕێوڕسمی ساڵیادی مەلای جەزیری نادرێت. لەلایەن حراسەتی زانستگای مەهابادەوە ڕێگری لە بەڕێوەچوونی ڕێوڕسمی ساڵیادی مەلای جەزیری کرا. بە پێی هەواڵی مافنیوز خوێندکارانی زانستگای پەیامنووری مەهاباد کە پێشووتر مۆڵەتی بەڕێوەبردننی ڕێوڕسمی ساڵیادی شاعری ناوداری کورد مەلای جەزیریان لە بەرپرسانی پەیوەندیدار و بەرپرسی بەشی کاروباری کەلتوری ئەو زانستگایە وەرگرت بوو. ڕۆژی یەکشەمە ڕێکەوتی 23 خاکەلێوە لەلایەن بەرپرسانەوە و حراسەتی زانستگای پەیامنووری مەهابادەوە ڕێگری لە بەڕێوەچوونی ئەو ڕێوڕسمە کرا. سەرچاوێکی ئاگادار لەمبارەوە ڕایگەیاند بوو بڕیار بوو ئەو ڕێوڕسمە بە بەشداری خوێندکارانی ئەندامی کومیتەی ئەدەبی زانستگای پەیامنووری مەهاباد بەڕێوە بچێت. بەڵام چەند کاتژمێر پێش لە دەستپێکی ئەو ڕێوڕسمە بە خوێندکاران ڕایگەیاند بوو کە مۆڵەتی بەڕێوەبردنی ئەو ڕێوڕسمە هەڵوەشاوەتەوە و مافی بەڕێوەبردنی ئەو ڕێوڕسمەیان نییە. وەزیری پەروەردەی ئێران دەڵێ زیاتر لە 1 لە 3 قوتابخانەکان نائستانداردن. وەزیری پەروەردەی حکوومەتی ئیسلامی ئێران ئاشکرای کردووە ئێستا زیاتر لە 1 لە 3 قوتابخانەکانی ئێران نائستانداردن و پێویستیان بە نوێژنکردنەوە هەیە. بە پێی هەواڵی هەواڵنێری ئیسنا ئەلی ئەسغەر فانی وەزیری پەروەردەی ئێران لە کۆبوونەوەیەک داوای ڕایدان پێدانان بە نائستانداربوونی زۆرێک لە قوتابخانەکانی ئێران گوتوویەتی زۆرێک لە پرۆژە پەروەردەیەکانی وڵات بە نیوەچڵی ماونەتەوە و بەشی هەرە زۆری قوتابخانەکانی وڵات پێویستیان بە نوێژنەکردنەوە هەیە و هاوکات کەمی قوتابخانە لە ئێران گرفتی سەرەکیە. بە وتەی وەزیری پەروەردەی ئێران نەبوونی بەرنامە و پلانی پەروەردەی لە هۆکارە سەرەکیەکانی نائستانداربوونی قوتابخانەکانی ئێرانن. پرسی نائستانداربوونی قوتابخانەکان لە ئێران لە کاتێکدایە کە لە شار و شارۆچکەکانی کوردستانی ڕۆژهەڵات کەمتەرخەمی و ئاوەڕنەدانەوە لە پرسی خوێندن و نەخوێندنی زمانی دایکی و کۆنبوونەوەی قوتابخانەکان و بە تایبەت گوندەکان گرفتی سەرەکی پەروەردەیە. ئەم گرفت و ئاستەنگانە لە کاتێکدان کە بەرپرسانی حکوومەت و پارلەمانتاران لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا یەکێک لە دروشمەکانی بانگەشەیان باشترکردنەوەی ڕەویشی پەروەردەیە. ئتلاعات لێپرسینەوەی لە 10 خوێندکاری زانکۆکانی کرماشان و جوانڕۆ کردووە. لانیکەم 10 کەس لە خوێندکارانی زانکۆی ڕازی کرماشان و زانکۆی پەیامنووری جوانڕۆ لەلایەن ستادی خەبەری وزارەتی ئتلاعاتی ڕژیمەوە بانکراون و لێپرسینەوەیان لێکراوە. بە پێی هەواڵی مافنیوز خوێندکارانی زانکۆی ڕازی کرماشان و پەیامنووری جوانڕۆ بەهۆی گرانی و قەیرانی ئابووری و هەروە لە یەکتێگشتنی ناوەکی ئێران دەستیاندایە ناڕەزاتی دەربڕین و ڕخنەیان گرتووە و لە ئاکامدا 10 کەس لە خوێندکارانی کورد هەر لە 2 زانکۆی ڕازی کرماشان و پەیامنووری جوانڕۆ لەلایەن ستادی خەبەریوە بانکراون و لێپرسینەوەیان لێکراوە. وەک لە هەواڵەکەدا هاتووە ئەو خوێندکارانە کە پاش بانکردنیان بەدەم بانکردنەوەکە نەچوونە لەلایەن حراسەتی زانکۆ ناوەکانیان ڕاستەوخۆ دراوە بە ئیدارەی ئتلاعاتی ئەو دوو شارە. دوو خوێندکاری کورد قۆناغی دکتۆرا سەرکەوتنیان بەدەستهێنا. دوو خوێندکاری خەڵکی شارەکانی کامیاران و ورمێ لە تاقیکاریەکانی دکتۆرای ساڵی 94 پلەی یەکەمیان لە ئاستی ئێراندا بەدەستهێنا. بە پێی هەواڵی هەواڵنێریە ناوخۆیەکان ئەنوەر مورادی خوێندکاری کوردی خەڵکی ئاوایی خامسانی کامیاران پلەی یەکەمی تاقیکاریەکانی دکتۆرای ساڵی 94 لە ڕشتەی جوغرافیادا بەدەستهێناوە. ئەو هاوڵاتیە کووردە خوێندکاری کارناسی باڵای ڕشتەی ژیئۆمۆرفۆلۆژی و هیدرۆژیئۆمۆرفۆلۆژی لە زانکۆی تاران بووە لە لایەکی دیکەوە ماڵپەڕی خوێندکاران بڵای کردووەتەوە. ئارەزووی یاری مامۆستای زانکۆ و خەڵکی شەهرەکی دزی ورمێ لە تاقیکاریەکانی ڕشتەی پزیشکی لە ئەستی ئێراندا پلەی یەکەمی بەدەستهێناوە.
تاقیکاریەکانی دوکتۆرای ساڵی 94 لە 7 ڕشتەی زانستی مرۆیی، علومی پایە، ئەندازیاری، کشت و کاڵ، دامپزیشکی، هونەر و زمانە بەیانیەکان بەڕێوە چووە. هاوکار لەگەڵ مانگرتنی مامۆستایاندا 8 مامۆستا لە سەقز بانگهێشتی ئێتلاعات کران. هاوکار لەگەڵ مانگرتنی مامۆسایان لە سەرتاسەری ئێراندا 8 مامۆسای کورد لە قوتابخانەکانی شاری سەقز بانگهێشتی سادی خەبەری ئیدارەی ئێتلاعاتی شاری سەقز کران. بە پێی راپۆرتی هەواڵنێریە ناوخۆیەکان، ئیدارەی ئێتلاعات ژمارێک لە مامۆسایانی کورد لە شاری سەقز بانگهێشت کردووە. بە گوتەی سەرچاوێکی یاگادار، هێزەکانی سەر بە وەزارەتی ئێتلاعاتی شەوی چوارشەممە لە ڕێگەی تەلەفۆندا ژمارێک لە مامۆستایانی شاری سەقزیان بانگهێشت کردووە و هەڕەشەیان لێ کردوون. سداتی خەبەری شاری سەقز 8 کەس لە مامۆستانی شاری سەقز بە ناوەکانی حەسەن ڕەحیمیان، خالد عەبدوڵڵاهی، سلێمان عەبدی، تاهیر قادری، حامد شێخی، عەزیز مەرزی، ئیبراهیم حوسێنی و ئیسماعیل ڕێحانی بانگهێشتی ئەو ناوەندە ئەمنیەتە کردبوو. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا مامۆستایانی کورد هاوڕێ لەگەڵ مامۆستایانی سەرتاسەری ئێران و بنشانەی ناڕەزایەتی دەربڕین بە دۆخی نالەباری ئابووری و ژیانی خۆیان چەندین جارمانیان گرت و خوازیاری کۆتایی هێنان بە هەڵاواردنکاری حکوومەت لە هەمبەر مامۆستایان بوون. چەند ڕۆژ پێش ئێستا 12 کەس لە زیندانیانی سیاسی زیندانی ڕەجای شاری کەرج لە بەیاننامەیەکدا خوازیاری پشتیوانی سەرجەمچین و توێژەکانی کۆمەڵگا لە مامۆستایان بوون و ڕایان گەیاند بوو. لەم دۆخەیە ئێستا کە بەزاوتی کۆمەڵایەتی و ناڕەزایەتی وەکو تاقەڕێگەی ڕزگاربوون لە دەست زوڵم و سەرکوتی حکوومەتی ئیسلامی بەڕێوە پێشەوە دەچێت، نابێ ئیزن بدرێ کە ئەم ڕێژیمە فیلم بازە بیر و زیهنی ئێمە بەلاڕێ ببات. 64 خوێندکاری ئێرانی بە تاوانی ئەمنیەتی لە نۆروێژ دەرکران. پایەبەرزترین ناوەندی ئەمنیەتی نۆروێژ زانکۆ دەوڵەتیەکانی ئێرانی بە هۆڵی سیستەماتیک بە مەبەستی ناردنی خوێندکاری سیخۆر بۆ وڵاتە تاوانبار کرد. بەپێی هەواڵی هەواڵنێریەکان، پۆلیسی ئەمنیەتی نۆروێژ بە فەرمی ڕایگەیاند بوو کە خوێندکارەکانی ئێرانی لە کاتی خوێندن لە ناوەندە فێرکارەکانی ئەو وڵاتە سەرقاڵی کۆکردنەوەی زانیاری بە مەبەستی دروستکردنی چەکە کۆمەڵکوژەکانن. ڕۆژنامەی ئافتێن پۆستێن لە زاری بەرپرسانی نۆروێژەوە بڵاوی کردووەتەوە زانکۆکانی ئێران بە هاوکاری دەوڵەت و بە شێوەی ڕێکخراوە بڕوانامەی ساختە بۆ خوێندکاران دروست دەکەن. ئارنا کریستیان لە درێژەدا ئەو خوێندکارە دەرکراوانە بەوە تۆمەتبار دەکات کە ویسیانە گومار و نێودەوڵەتیەکانی زانستی تکنیکی سەر ئێران بشکێنن. کاناڵی دوی نۆروێژ لە راپۆرتێکدا باسی لە دەرکردنی ئەو 64 خوێندکارەی ئاستی کارناسی باڵا و دوکتۆرا کردووە و ڕایگەیاند بوو. چوونە سەرەی ڕێژەی خوێندکارانی ئێرانی لە ڕشتەی فیزیکی هەستەیی، ئەلکترۆنیک، میتالۆژی و میکانیک هۆکاری ئەو گومانکردنەوە بوو. دەوڵەتی نۆروێژ خۆی لە هێنانی شۆناسی ئەو خوێندکارانە بواردووە و بەڵام ڕایگەیاند بوو ئەو 64 کەسە لە هۆڵی وەدەستخستنی زانیاری لەسەر چەکە کۆمەڵکوژەکان بوون. لە ئێستادا 300 خوێندکاری ئێرانی لە نۆروێژ سەرقاڵی خوێندنن. پێشتر دەوڵەتی هۆلەند لە ساڵی 1387 و لە ساڵی 1391دا یاسایەکی تایبەت سەبارەت بە خوێندنی خوێندکارانی ئێرانی لە وڵاتەکەیدا پەسەند کردبوو. ئێستاکەش وردەکاری زیاتر لەسەر پرسی سابیر شێخ عەبدوڵڵا چالاکی خوێندکاری کورد کە سزای ئیعدامی بەسەردا سەپاوە. قسە و باسی هاوکارانم دەبیستین لەگەڵ عیسا سەعیدە، یەکێک لە هاوڕێیانی نزیکی ناوبرا و هەروەها چالاکی پێشووی خوێندکاری کورد. اگر اجازه بدین من دوست دارم این سوالو با زبون فارسی جواب بدم، چون همون جوری که مستحضر هستین سابر توی دانشجوی علامه طباطبایی تهران توی کارشناسی ارشد رشته آمار بیمه بودن. برای همین احتمالاً و من حتم دارم بعضی از بیننده هامون توی تهران زبون کردی و متوجه نمیشن، همونجوری که توی فضای مجازی سوالاتی رو همیشه مطرح میکنن که من مجبورم با زبان فارسی جوابشون رو بدم. من دوست دارم این مسئله رو از دو رهند و از دو بعد بررسی بکنم. بعد اول به عنوان یکی از رفیقای سابر که من از 87 از نزدیک باهاش آشنا بودم، یه زمانی با هم توی خونه زندگی میکردیم و همیشه با هم نسبت و راجع به مسائل مختلف بحث میکردیم و احتمالا من دیدگاهاشو میشناسم و میتونم در موردشون قضاوت بکنم. اول اینکه حتی بعد از این جریان بابا صابر یادمه بعضی وقتا نسبت به همین مسئله بحث کرده بودیم با
سایر بچه‌ها بحث کرده بودیم. صابر بیشتر دغدغه‌هایی بود که شامل کل ایران میشد بیشتر و کلا مربوط به مسائل اجتماعی و فرهنگی بود و معمولا بیشتر در مورد مسائل اجتماعی و فرهنگی بحث میکرد. شاید بیشتر بیننده هایی که این برنامه رو میبینن و از نزدیک صابر رو میشناسن هم این حرف من رو تایید بکنن. من یادم بارها راجع به مسائل مختلف با صابر بحث کرده بودم و فکر میکنم شخصیت صابر شخصیتی بود که همین حرکت امروز رو اگر امروز خارج از زندان بود و رسانه در اختیارش بود محکوم میکرد و مطمئنم صابر هیچ وقت دیدگاه سیاسی رادیکالی نداشت که بشه همچین برچسبی رو بهش چسباند. دوم اینکه من دوست دارم از آرشیو سایت های وابسته به خود جمهوری اسلامی، سایت هایی که وابستن به وزارت اطلاعات، از آرشیو اونها استفاده بکنیم. 2 مهر 1389 حیدر مصلحی وزیر وقت اطلاعات اون موقع جمهوری اسلامی توی مصاحبهشون با سایت مردمک اذعان کردن که ما در حال بررسی جزئیات این مسئله هستیم و داریم اینو بررسی میکنیم. هنوز هیچ گروهی این عملیات رو بر عهده نگرفته و اشاره کرده بودن به این موضوع که حزب حیات آزاد کردستان پژاک و حزب کومله طی بیانیه این حرکت رو محکوم کردن. دوم اینکه 4 مهر 1389 یکی از و بعد از اون 4 مهر 1389 محمد خاکپور سردار سپاه پاسداران فرمانده نیروی سپاه پاسداران طی یک مصاحبه اعلام کردند که ما عملیات این سرشاخه های وابسته به گروه تروریستی که این عملیات توی مهاباد انجام داده بودن و باشون درگیری مسلحانه داشتیم و به نظرم گفت 30 نفر از اونا رو به هلاکت رساندیم. این نوشته های سردار محمد خاکپور. مدتی بعد از اون فکر کنم 6 ماه یا 1 سالی که گذشت این حرکت رو دوباره به سلفی های مهاباد نسبت دادن و بعد از اون به پژاک و امروز به کومله، یعنی سال 92 به کومله. من فکر میکنم هر زمانی که جریان سیاسی، هر زمانی که از احزاب سیاسی که توی اون حوزه فعالیتش بیشتر میشه یا تو اون حوزه فعالیت بیشتری داره میخوان این تراژدی رو به اون نسبت بدن. من یادم چه این سالها و چه سال 92 به کرات میتونستی اعلامیه های حزب کومله رو بر دیواره شهرستان مهاباد یا فعالیتشون رو توی مهاباد میتونستی ببینی و این باعث میشد که اونا میتونستن این جریان رو به کومله نسبت بدن، همون جوری که سالهای قبل این کارو کرده بودن، همون جوری که در سالهای قبل زمانی که هیچ بهانه‌ای نداشتن به دشمن فرضی به اسم موساد اسرائیل نسبتش دادن، بعد از اون به سلفی های مهاباد که توی اون حوزه خیلی فعالیت و نفوذ داشتن اون موقع سال 89 90. ولی امروز به کومله و اونها اذعان دارن به وسیله صابر شیخ عبدالله. اولا با این بررسی ساده نسبت به صابر شیخ عبدالله میتونیم اینو درک بکنیم. اولا صابر دانشجوی رشته آمار بیمه توی علامه طباطبایی بودن و صابر نمیتونست این کارو بکنه چون هیچ وقت صابر حتی خارج کشور نرفته بود و کردستان عراق هم ندیده بود. صابر بعد از خدمت سربازیش خدمت سربازی وارد دانشگاه علامه طباطبایی شد و اونجا ظاهرا با انجمن‌هایی در ارتباط بوده. ولی یکی از خبرگزاری‌ها این روزا از من پرسید چرا صابر؟ من فکر می‌کنم چون صابر شیخ عبدالله اولا توی علامه طباطبایی تهرانی که نسبت به همین مسئله بحث کرده بودیم، با سایر بچه‌ها بحث کرده بودیم، صابر بیشتر دغدغه‌هایی بود که شامل کل ایران میشد بیشتر و کلا مربوط به مسائل اجتماعی و فرهنگی بود و معمولا بیشتر در مورد مسائل اجتماعی و فرهنگی بحث میکرد. شاید بیشتر بیننده هایی که این برنامه رو میبینن و از نزدیک صابر رو میشناسن هم این حرف من رو تایید بکنن.
من یادم بارها راجع به مسائل مختلف با صابر بحث کرده بودم و فکر میکنم شخصیت صابر شخصیتی بود که همین حرکت امروز رو اگر امروز خارج از زندان بود و رسانه در اختیارش بود محکوم میکرد و مطمئنم صابر هیچ وقت دیدگاه سیاسی رادیکالی نداشته بشه همچین برچسبی رو بهش چسباند. دوم اینکه من دوست دارم از آرشیو سایت های وابسته به خود جمهوری اسلامی، سایت هایی که وابستن به وزارت اطلاعات، از آرشیو اونها استفاده بکنیم. 2 مهر 1389 حیدر مصلحی وزیر وقت اطلاعات اون موقع جمهوری اسلامی توی مصاحبهشون با سایت مردمک اذعان کردن که ما در حال بررسی جزئیات این مسئله هستیم و داریم اینو بررسی میکنیم، هنوز هیچ گروهی این عملیات رو بر عهده نگرفته و اشاره کرده بودن به این موضوع که حزب حیات آزاد کردستان پژاک و حزب کومله طی بیانیه این حرکت رو محکوم کردن. دوم اینکه 4 مهر 1389 یکی از 10 minutes we close. و بعد از اون 4 مهر 1389 محمد خاکپور سردار سپاه پاسداران فرمانده نیروی سپاه پاسداران طی یک مصاحبه اعلام کردند که ما عملیات این سرشاخه های وابسته به گروه تروریستی که این عملیات توی مهاباد انجام داده بودن و باشون درگیری مسلحانه داشتیم و به نظرم گفت 30 نفر از اونا رو به هلاکت رساندیم. این نوشته های سردار محمد خاکپور بود. مدتی بعد از اون فکر کنم 5-6 ماه یا 1 سالی که گذشت این حرکت رو دوباره به سلفی های مهاباد نسبت دادن و بعد از اون به پژاک و امروز به کومله، یعنی سال 92 به کومله. من فکر میکنم هر زمانی یک جریان سیاسی، هر زمانی که از احزاب سیاسی که توی اون حوزه فعالیتش بیشتر میشه یا تو اون حوزه فعالیت بیشتری داره میخوان این تراژدی رو به اون نسبت بدن. من یادم چه این سالها و چه سال 92 به کرات میتونستی اعلامیه های حزب کومله رو بر دیواره شهرستان مهاباد یا فعالیتشون رو توی مهاباد میتونستی ببینی و این باعث میشد که اونا میتونستن این جریان رو به کومله نسبت بدن، همون جوری که سالهای قبل این کارو کرده بودن، همون جوری که در سالهای قبل زمانی که هیچ بهانه‌ای نداشتن به دشمن فرضی به اسم موساد اسرائیل نسبتش دادن، بعد از اون به سلفی های مهاباد که توی اون حوزه خیلی فعالیت و نفوذ داشتن اون موقع سال 89 90. ولی امروز به کومله و اونها اذعان دارن به وسیله صابر شیخ عبدالله. اولا با یه بررسی ساده نسبت به صابر شیخ عبدالله میتونیم اینو درک بکنیم. اولا صابر دانشجوی رشته آمار بیمه توی علامه طباطبایی بودن و صابر نمیتونست این کارو بکنه چون هیچ وقت صابر حتی خارج کشور نرفته بود و کردستان عراق هم ندیده بود. صابر بعد از خدمت سربازیش خدمت سربازی وارد دانشگاه علامه طباطبایی شد و اونجا ظاهرا با انجمن‌هایی در ارتباط بوده. ولی یکی از خبرگزاری‌ها این روزا از من پرسید چرا صابر؟ من فکر می‌کنم چون صابر شیخ عبدالله اولا توی علامه طباطبایی تهرانی که توسط وزیر وقت اطلاعات امروز توی آرشیوش موجوده و حتی اونها حتی معذرت خواهی نمی‌کنن که بگن ما به قول اونها با موساد اسرائیل درگیر شده بودن که ما اشتباه کردیم و امروز به این نتیجه متفاوتی رسیدیم. توی پرس تیوی که اعترافات صابر رو پخش میکنن، توی همون پرس تیوی اعترافات دیگه هم توی آرشیو پرس تیوی موجوده که این حرکت رو به سلفی های مهاباد نسبت میده. یعنی شما در نظر بگیرید 2 سایت وابسته به وزارت اطلاعات و 2 از بزرگترین و بلندپایه ترین افراد سپاه پاسداران و وزیر اطلاعات چند سال قبل، همش 2 سال قبل بود که این حرکت رو به افراد دیگری نسبت داده بودن و امروز اون به کومله. اولا باید ثابت بکنن که صابر با کومله در ارتباط بوده، همونجوری که صابر خارج کشور نرفته باید بتونه اینو ثابت بکنن. دوم اینکه
بتونن ثابت بکنن که کاملا این حرکت رو کرده. من فکر میکنم با این مثال بشه بیشتری مسئله رو باز کرد. اگر امروز فشنگی توی هر جای ایران منفجر بشه، شلیک بشه، میشه راحت اونو به عربستان سعودی نسبت داد، چون امروز فضای سیاسی ایران حتی توی رسانه‌های مجازی تنش بین جمهوری اسلامی ایران و عربستان و یا حتی از لحاظ فرهنگی مردم مشکل دارن با عربستان سعودی و جریاناتی رخ داده که میتونه بیشتر این قضیه رو به همچین طیفی. و من فکر کنم اگر امروز میخواستن این حرکت رو به طیفی یا این حرکت رو به افرادی نسبت بدن، قطعا به عربستان سعودی این حرکت رو نسبت میدادن، همون جوری که میبینیم فضا آماده تره برای نسبت دادن به عربستان سعودیه. و همون زمان کمله اینجوری بود، کمله میتونستن یا بهترین گزینه برای اونا بود که این حرکت رو بهش نسبت بدن. من باز تقاضا میکنم از افرادی که توی دانشگاه نزدیک با صابر آشنا بودن و همچنین با حسین عثمانی و فکر کنم دیاکوی رسولی میتونن قشنگ این مسئله رو بیان بکنن که اون روزها اونا تقریبا شاید مثل من که مطمئنم صابر اون روز رویش هم از این ماجرا خبر نداشت، میتونن اینو توی رسانه ها بگن. ولی متاسفانه چون فضای ایران بسته است و ما نمیتونیم صدای داخل رو به خوبی بشنویم، نمیتونیم همچین حرکتی هم انتظار داشته باشیم. این روزها من با بسیاری از رفیقای صابر توی تهران در ارتباطم، رفیقایی که توی علامه طباطبایی هستن و میگن ما بعید میدونیم که صابر شیخ عبدالله تونسته باشه توی همچین جریانی نقش داشته باشه، چون صابر همیشه خودش یکی از افرادی بود که این مسائل رو محکوم میکرد. صابر مسئله حجاب و صابر در مورد مسئله اعدام، صابر در مورد مسائل مذهبی دیدگاه مختلفی و نسبت به جمهوری اسلامی داشت و اون فکر میکرد نمیشه از راه خشونت و غیر ممکنه از راه خشونت انقلابی توی ایران صورت بگیره. اگر قرار انقلابی توی ایران صورت بگیره، اون انقلاب میتونه یک انقلاب مدنی و نرم باشه توی فضای دانشگاهی و حوزه فعالیت صابر هم صرف فضای دانشگاهی بود و مسائل مدنی که دامنگیر روز جامعه ایران بود. و من انتظار دارم و واقعا این انتظار بی جایی هم نیست که بشه حرکت مدنی را انداخت نسبت به این مقوله و بیشتر در موردش بحث بکنیم با رسانه های مختلف، با درگاه های مختلف، چه اینترنتی چه کانال های تلویزیونی، و خواهان جزئیات بیشتری نسبت به این مقوله باشیم. ببینیم امروز جون چند تا انسان بیگناه در خطره و این مربوط میشه به زندگی چندین انسان. این مظلوم نمایی نیست، این یک چیز واقعیه. ببینین یا باید ثابت بشه که این حرکت توسط این گروه سیاسی و این افراد انجام شده، یا باید مردم ساکت نشینن. باید بیشتر از این پوشش خبری داده بشه. ببینین ما شاید وقت خیلی زیادی نداشته باشیم برای این مسئله، شاید بتونیم به دادگاه تجدید نظر برسه، به دیوان عالی کشور برسه این حکم، چون باید بیشتر بررسی بشه. ببین اعتراف تلویزیونی، حسین عثمانی توی دادگاه حکمش رو امضا نکرده بود و گفته بود من شکنجه شدم توی زندان، با اینکه از طرف دادگاه جواب بهش نداده بودن ولی حکمش رو تا چند روز قبل، الان نمیدونم دقیقاً، تا چند روز قبل حتی امضا هم نکرده بود و چه بسا حتی ثابت. ببینین اعتراف تلویزیونی اگر امروز توی پرس تیوی پخش میشه میتونه یک اعتراف ساختگی باشه، چون توی همین پرس تیوی 2 تا اعتراف تلویزیونی نسبت به این مسئله وجود داره و 2 تا اعتراف تلویزیونی کاملا متضاد و مختلف. دانشگاه علامه طباطبایی دانشگاه پویایی، دانشگاه زنده. من انتظار دارم کسایی که توی دانشگاه علامه طباطبایی فعالیت میکنن میتونن بهتر نسبت به این مسائل نظر بدن و من فکر میکنم مردم مهاباد همچنین، چون مردم مهاباد از نزدیک شاهد این جریان بودن و اونها در جریان هستن. ببینین اولا رژه مربوط به نظرم مربوط به عوامل جمهوری اسلامی بود داخل مهاباد و کمله حزبی نیست که درگیری مسلحانه با جمهوری اسلامی داشته باشه
و همچنین صابر کسی نبود که بتونه، یا همچنین افراد دیگه‌ای که من شناختشون ندارم، برای همین بیشتر صابر میبرم، کسایی نیستن که بتونن این عملیات رو انجام داده باشن. من از مردم تقاضا میکنم، من خواهش میکنم، درخواست دارم ساکت نشینن، درخواست دارم بیشتر و از رسانه ها بیشتر در این مورد بحث بشه، بیشتر گفتمان بشه. ما احتیاج به باز کردن بیشتر این مسئله ها داریم. بسیاری از مردم ناآگاهند، بسیاری از مردم حتی در جریان نیستن چون پوشش خبری داده نشده، بسیاری از مردم حتی از وضع موجود، حتی از رفیقای نزدیک صابر من اطلاع دارم که اطلاعاتی از این قضیه ندارن. رفیقای مشترک من صابر حتی اگر من اون روز خبر رو بهشون داده بودم واقعا شوکه شدن، اونها اینو نمیدونستن به خاطر اینکه پوشش خبری داده نشده. من فکر میکنم این برنامه میتونه مفید باشه از جانب اینکه میتونه مسائل رو بیشتر باز. زۆر سپاس بۆ میوانی بەرنامەکەی ئەم جارەمان. بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەڵلقەیەکی دیکە لە زەنجیرە ئەڵلقەکانی گزینگ. هیوادارم جێگای ڕەزامەندیتان بوو بێت. ئێوە بەڕێزان دەتوانن ڕەخنە پێشنیار و تێبینیەکانتان لە ڕێگەی ئادرسی فەیسبوک و جیمەیلی بەرنامەکە کە لەژێر شاشەی تەلەڤیزیۆنەکانتان دەبینن بۆمان بنێرن و ئێمە لە ڕاو بۆچوونەکانی خۆتان ئاگادار بکەنەوە. تا شەوێکی دیکە و گزینگێکی دیکە کات و ساتێکی خۆشتان بۆ باوە دەخوازین و ماڵاوە.